لە عێراق هەڵمەتێکی فراوان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و گەڕاندنەوەی دارایی گشتی دەستی پێکردووە و بڕیاریشە بەردەوام بێت. بە پێی سەرچاواگەدارەکانیش قەبارەی ئەو پارە و زێڕ و موڵکانەی تا ئێستا دەستیان بەسەر داگیراوە بە زیاتر لە 250 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. ئەم هەڵمەتە کە ناوچەی سەوز و چەندین پارێزگای گرتووەتەوە ترس و دڵەڕاوچێکی زۆری لە نێوان بەرپرسان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەراندا دروست کردووە. کلیل و دەستپێکی سەرەکی ئەم هەڵمەتە دان پێدانانەکانی عەدنان جومەیلی بریکاری وەزارەتی نەوت بوو. جومەیلی کە بەهۆی تێکچوونی باری تەندروستی و نەخۆشکەوتنی گورچیلەکانیەوە بەر لە دەستگیرکردنیشی لە دۆخێکی ناسەقامگیردا بوو. دان پێدانانی مەترسیداری لەسەر دەیان بەرپرسی حکومی و پەرلەمانتاری ئێستا و پێشوو تەنانەت چەندین میدیاکار کردووە. جومەیلی تۆمەتبارە بەوەی بڕەپارێکی زۆری بۆ کڕینی پۆستی سیاسی تەرخان کردووە. لەوانە هەوڵدان بۆ کڕینی وەزارەتی پلاندانان بە بەهای 4 ملیارێک دۆلار. زانیاری پشڕاست نەکراوەش هەیە کە ویستویەتی دەستی بە وەزارەتی بەرگریش بگات. ئەم هەڵمەتە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی عەلی زەیدی سەرۆکوەزیران و فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری بەڕێوە دەچێت و دادوەر زیاد جەعفەر سەرکردایەتی لێکۆڵینەوە لە تۆمەتبار و دەستگیرکراوەکان دەکات. پرۆسەکە بەنیهێنێکی تون دەستی پێکرد. تەنانەت داوا لە هەیبەت حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کرا لە کاتی سەردانەکەیدا بۆ میسر پارێزبەندی لەسەرا و پەرلەمانتارانە هەڵبگیرێت کە ناویان لە دۆسیەکاندا هاتووە بۆ ئەوەی ڕێگری یاسایی لە بەردەم دەستگیرکردنیاندا نەمێنێت. بە پێی زانیاریەکان تا ئێستا دەست بە سەرداگرتنەکان ئەمانە دەگرێتەوە. زیاتر لە 75 ملیۆن دۆلار یان 100 ملیار بە دیناری عێراقی، 40 ملیۆن دۆلار بە نەختینە کاش، دەیان کیلۆگرام زێڕ و زیاتر لە 100 خانوبەرە و مڵکی گرانبەها، سەدان پارچەچەک و دەیان ئۆتۆمبیلی مۆدێل بەرز. لە کاتی دەستپێکردنی هەڵمەتەکەدا چەندین بەرپرس هەوڵی ڕاکردنیان داوە. هەریەک لە حوسێن مؤنیس ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە کوتلەی حقوق و عەلاسوکەر ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە هاوپەیمانەتی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان توانیویانە لە دەستگیرکردن ڕزگاریان بێت دوای ئەوەی مۆبایلەکانیان لە شوێنی جیاواز جێهێشتووە. ئێستا ناوچەی سەوز لە ژێر چاودێرێکی توندی ئەمنیدایە و بازگەی کاتی بۆ پشکنینی ئۆتۆمبیلەکان دانراوە تاوەکو ڕێگری لە گواستنەوەی پارەی دزرا و بۆ دەرەوەی ناوچەکە بکرێت. لێکۆڵینەوەکان بەردەوامن و بەهۆی ئەوەی ڕۆژانەش عەدنان جومەیلی دانپێدانانی نوێ لەسەر تۆڕێکی فراوانی کەسانی سیاسی و خەڵکانی دیکەش تۆمار دەکات، پێشبینیش دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا ناوی گەورەتر و قەبارەی زیاتری پارەی دزرا و ئاشکرا بکرێن.